سڵاتان لە ببینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی یەکشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. سووتانی 50 هێکتار لە دارستانەکانی گیلان غەرب، چالاکی ژینگەی خەڵک و ژینگە پارێزانی شاری جوانڕۆ، ناڕەزایەتی کرێکارانی ملی سنعەتی فولاد لە ئەهواز، کۆبوونەوەی خەڵکی عەلویجەی ئیسفەهان و لە سێدارەدانی 2 بەندکراو لە زیندانی کرماشان. سووتانی 50 هێکتار لە دارستانەکانی گیلان غەرب، بەرپرسی سامانە سروشتیەکان و بەرەوبردنی بەشەن ئاویەکانی شاری گیلان سەر بە پارێزگای کرماشان ڕایگەیاند زیاتر لە 50 هێکتار لە دارستان و لە وەرگەکانی گەردەنەی ملیەنی لە گوندی حەیدەریەی ئەم شارە ئاگری گرتووە. لەو پەیوەندیەدا فەرزاد ڕەبیعی ڕایگەیاند کە لە کاتی ئاگرکەوتنەوە لە بەرزایەکانی ناوچەی نسار قیتول بەهراوەندی زیاتر لە 50 هێکتار لە دارستان و لە وەرگە لە گەردەنەی ملیەنی لە گوندی حەیدەریەی ئەم شارە لە ئاگردا سووتە. ئەم ئاگرە کە لە ڕۆژی پێنجشەممە 27 خەرماناندا دەستی پێکرد بەهۆی بای بەهێز لە ناوچەکە کوژانەوەی ئەستەم بوو کە پاشان لەلایەن ئەنجومەنەکانی ژینگە پارێزی و خەڵکی خۆبەخشی ئەو ناوچەیەوە کۆنتڕۆڵ کرا. شکاندنی بەردی گۆڵکۆی عیرفان خەزایی لە سەروبەندی ساڵیادی مەرگی عیرفان خەزایی لە گیانبەخکردووانی شۆڕشی ژن ژیان ئازادی گۆڵکۆی ئەو گیانبەخکردووە لەلایەن نەیارانی خەڵکەوە شکێنراوە. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون بەردی گۆڵکۆی ئەو گیانبەخکردووە لە چەند ساعەتی دەستپێکی بەیانی ڕۆژی شەممە 29 خەرماناندا شکێنراوە. شایانی باسە ئەم کردەوە ببورن شایانی باسە ئەم کردەوەی بەکرێگیراوانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تەنیا 1 ڕۆژ پێش لە ساڵیادی گیانبەخکردنی ئەو هاوڵاتیە بە مەبەستی نەزیەت و ئازاری بنەماڵەکەی ئەنجام دراوە. ناڕەزایەتی خەڵکی چەواری ئیلام ڕۆژی شەممە 29 خەرمانان خەڵکی شارستانی چەوار سەر بە پارێزگای ئیلام دش بە بایەخ نەدانی بەرپرسان بە داخوازیەکانیان ناڕەزایەتیان دەربڕی. خەڵکی ئەو شارە ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی نەبوونی ئیمکاناتی ڕفاهی و دەرمانی لە ئەو پارێزگایە ناچارن بۆ دابینکردنی پێداویستیەکانیان بچن بۆ شاری ئیلام. خەڵکی ناڕازی خوازیاری سازکردنی ناوەندە دەرمانیەکان لە ئەو شارە، دابینکردنی بیمەی دەرمانی کرێکاران و خاننشینکراوان و هەروەها وەدی هاتنی بەڵێنەکانی بەرپرسان بوون. چالاکی ژینگەی خەڵک و ژینگە پارێزانی شاری جوانڕۆ ڕۆژی شەممە 29 خەرمانان کۆمەڵێک لە ژینگە پارێزان و خەڵکی ئەو شارە لە چالاکیەکدا سروشتی ژینگەی ئەو شارەیان لە زەبڵ خاوێن کردەوە. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون خەڵکی ئەو شارە سرە ڕای خاوێنکردنەوەی ئەو شارە لە زبڵ و پاشماوەکان لە بەیاننامەیەکدا داخوازیان لە خەڵک کرد کە ئاگایان لە خاوێنی ناوچەکە بێت و بە زبڵ و پاشماوەکان سروشتی ئەو ناوچەیە لە ناو نەبن. ناڕەزایەتی کرێکارانی ملی سەنعەتی فولاد لە ئەهواز ڕۆژی شەممە 29 خەرمانان کرێکارانی ملی سەنعەتی فولادی ئەهواز لە 8مین ڕۆژی بەردەوامدا دش بە وەدی نەهاتنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی بەوتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بەپێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی شوێنی کار، ئیمکاناتی ڕفاهی و ئەمنیەتی پیشەیی، پێدانی حەقدەست و مەزایە دواوەخراوەکان و دابینکردنی بیمەی دەرمانی کارامە بوون. کۆبوونەوەی خەڵکی عەلویجەی ئیسفەهان ڕۆژی هەینی 28 خەرمانان خەڵکی شارستانی عەلویجەی ئیسفەهان دش بە لە ناوبردنی سروشتی ناوچەکە بەهۆی چالاکی کانگەکان کۆبوونەوە. خەڵکی ناڕازی ئەو شارە ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی چالاکیەکانی کانگەکانی ئەو ناوچەیە سەرچاوە ئاویەکان پیس بوون و سروشتی ناوچەکە لە ناوچووە. ناڕازیان لە بەردەوامی کۆبوونەوەکەدا خوازیاری کۆتایی هاتنی چالاکیەکانی کانگەکان، سزادانی تاوانبارانی ئەم کارە ساتە و هەروەها بایەخدان بە داخوازیەکانی خەڵکی ئەو شارە بوون. دوایین هەواڵمان سەبارەتە بە لە سێدارەدانی 2 بەندکراو لە زیندانی کرماشان
لە ڕۆژانی ڕابردوودا دوو هاوڵاتی خەڵکی شاری کرماشان لە زیندانی ناوەندی کرماشان لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە لە سێدارە دران. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەم دوو هاوڵاتیە بەناوەکانی ئومید ڕەحمانی و کامیار نەجەفزادە لە ساڵانی ڕابردوودا بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان حکمی سێدارەیان بەسەردا سەپێنرا بوو. شایانی باسە ساڵی ڕابردوو لەلایەن دەستگای قەزای ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بەلانی کەم و بەپێی ئامارە فەرمیەکان 975 کەس بە تۆمەتە جیاوازەکان لە سێدارە دراون. بینەرانی عەزیز و خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. هەر شاد بژیت.